ای رفیقانی طریقت دردی عشقم شارکه شیرین داماچو شیرین داماچو شای سوزن خبر شیرین داماچو خۆزگایەکەم جار نەمناسی تایە زامیێنێ لە دڵم نەبوایە زامێکە جێهێشت لێم نابێتەوە بێوەفایی تۆم بیرە ناچێتەوە نامەوێیتر ناوم بهێنی بە بێوەفایی دڵ بسووتێنی نامەوێیتر ناوم بهێنی بە بێوەفایی دڵ بسووتێنی کواوایە مانای عشق و دڵداری بە پەیمانیە و بێوەفاداری کواوایە مانای عشق و دڵداری بە پەیمانیە و بێوەفاداری نەمزانی عشق ئەوایە ئازارێشە دەردا بەڵایە زۆر بێباکانە دڵت شکانم ئازاری باسوێت بەدڵ نازانم نامەوێیتر ناوم بهێنی بە بێوەفایی دڵ بسووتێنی نامەوێیتر ناوم بهێنی بە بێوەفایی دڵ بسووتێنی کواوایە مانای عشق و دڵداری بە پەیمانیە و بێوەفاداری کواوایە مانای عشق و دڵداری بە پەیمانیە و بێوەفاداری
بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بوو بەسەرکردنەوە دیدار لەگەڵ هونەرمەندێکی تر. هونەرمەندی ئەم جارە کاک عەتا ئەحمەدە. کاک عەتا ئەحمەد یەکێکە لەو ڕواڵەت و چێرە ناسراوانەی شاری سلێمانی و گشتی کوردستان کە لە بواری ئاوازدانان و هۆنراوە یان ترانە سەرایی ناوبانگی هەیە. کاک عەتا گیان زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامەیەدا ئامادەی. هەروانیش بەخێر بێن، زۆر خۆشحاڵم، سپاسی بەرنامەی ئاوێنەی هونەر و ڕۆژەڵات تیڤیەکەم بەخێرتان سەرچاو. زۆر سپاس. هەر بژیت کاک عەتا گیان، بەرنامەکەمان وایە کە بینیوشتە دڵنیام هونەرمەندان خۆناساندنیانێ هەیە بۆ خۆیان جنابەت خۆت بناسیینی بە بینەرانی بەڕێز فەرموو. بەڵێ پیشەچی بەخێر بێن. زۆر سپاس. من عەتا ئەحمەدم، ساڵی 1965 دایک بووم. بەڵێ. لە گەڕەکی کانسکان لە سلێمانی خوێنی سەرەتایی و ناوەندی و دواناوەندیم تاوا کرد و خوێنەوە. بەڵێ. پاشان زانکۆم لە جامعی سەلاحەدین لە شاری هەولێر تاوا کردووە بەشی مێژوو. تر پاشان ڕۆشتوم چوون بۆ دەروی وڵات لە هۆڵندا فەترێکی زۆر ژیاوم و پاشان گەڕاومەتەوە و وتر ئێستا لێراژیم کوردستانشی. بەخێر بیتەوە، هەر خۆش بیت. دیارە هیچ شوێنێ بۆ کوردستان ناوێت. نەخێر. کاک عەتا جنابەت کە کاری ئاوازدانان و تەرانە سەرایی کە فارسی پێڵێن تەرانە لە کەیەوە دەست کردووە بە ئاوازدانان بە گۆرانی وتن بە گشتی وە چوونە نێو دنیای هونەر؟ بەڵێ بەڵێ بەنسبەت گۆرانی وتن و مۆسیقا حەزە. بەڵێ. و هەموو مرۆڤێک بەهرەیەک تایە خوای گەورە پێی بەخشیوە. بەڵێ. ببی دۆزیتەوە بەهرەیە. من لە سەرەت مناڵیمەوە ئەستم بەخۆم ئەگەر کە شتێک هەیە لە ناخمە ئەبێ ئەو شتە ڕامەکێشە، یعنی زیاتر لە هەموو شتێکی تر. ترەوە بوو حەزم لە ئامێری درامس کرد. بەڵێ. کە حەزمە کرد ئەوە هەر فێر بوومە، زۆرم حەزە کرد. ترەوە بوو لە تەمەنی 9 ساڵی و ئەوانە خۆم فێری و ئامێرە بووم. پاشان حەزم لە ئامێری گیتار کرد. بەڵێ. ئەوەش هەر چۆنێ بێ شتێک تۆزێک نوێک فێر بووم، یعنی تر پاشان بنەماڵی ئێمە بە بڵین براکانم هەموو مۆسیقین میزیکزانن. برایەکم دانا ئەحمەد کە ئەویش تیپی ڕۆژئاوای کانیان نەبوو، ئەو منیە برد لەگەڵ فڕقەی تیپەکەی خۆیانە، زۆرم حەزە کرد. لێ من ئامێری درامسم لەگەڵ ئاژەنی. بەڵێ. ئیتر لەو کاتەوە منە خەریکم و هەندێک تیپی ڕۆژاوایی هەبوون و کاتە لە سلێمانیا، بۆ نمونە تیپی زانکۆی سلێمانی مامۆستا قادر دیلان. بەڵێ. ئەوانە ئێمە زۆر متەئەسیب بووین پێیان، یعنی تا ڕادێک ڕێچکەی ئەوانمان کرد و پاشان ئێمە پەرەمان نا بە شێوازی کە خۆمانەمانێ و دۆزیمانە و ئێستا کاری تاکی. یعنی پێشەوەی کە جنابەت دەست بەکاری هونەری بکەی مامۆستا قادر دیلان و ئەوانە لە بواری هونەری تیپی ڕۆژاوایی یا مۆسیقای ڕۆژاوایی چالاکیان هەبوو؟ بەڵێ ئەوان پێش ئێمن، ئەوان پێش ئێمن و ئێمە سەر سام بووین بە کارەکانیان بەڕاستی. جنابەت کە جۆرە ستایلێکت گرتووەتە بەر نا لە کلاسیکی کوردیە چێ نا لە فولکلۆرە چێت و بە گشتی لە مەودایکی هەیە یا خەتێکی تایبەتی هەیە بۆ خۆی جیای لە مۆزیکی کوردی، لە مۆزیکی پاپ یا ڕۆژاوایە چێت. ئەمە حەزەکەم جنابەت باسی بکەیت. بەڵێ ڕاستی ئەمە ئەو شێوازە مۆسیقایانی کە هەبوون و بە حکومی کە پێش وتیشم ئاماژەم پێیا پێشتر کە ئێمە متەئەسیر بووین بەڕاستی بەو شێوازی کە بۆ ئامێرانە بە تایبەتی من خۆم بە ئامێری گیتار و کیبۆرد و درامس و حەزم لێ بوو، یعنی ئەوەی حەزم لەوە بوو، حەزم لە ئامێرەکانی کە نەک بڵم ڕقم لێ بێ، بەڵام ئەوانە سەرنجیان ڕاکێشم. ئێمە توانیمان ئەم ئامێرانە تێکەڵاو بکەین بە گۆرانی کوردی، ڕۆحیەتی پاکی گۆرانی کوردیەکان بپارێزین و خزمەتی گۆرانی کوردی بۆ شێوازە بەو ئامێرانە بکەین. یعنی ڕاستە ئێمە بۆ ئامێرە ڕۆژئاوایانە ئیشەکەین، بەڵام ئێمە تێکەڵاوکردنێکمان لەگەڵ یا دروست کردو ڕۆحێکی کوردیانەمان ناوەتێ. نێگەرێکی گوی لە گۆرانەکانی ئاوازەکانی ئێمە بێ ئەزانێ ئەمە کە زۆر کوردیە، یعنی بەڵێ هەستی پێ ناکەی کە ئەمە ستایلەکە، یعنی ئەس یەکسەر دەزانی کە ئەمە هی کوردی و هین، یعنی متەئەسیر نییە بە شتی تر. بەس ئەوەی ئەمە ئامێرەکان بکەن، یعنی ئەم نزیکە بە مۆسیقای
ڕۆژاوایی یان بەڵێ پاپەوە فعلا بەڵێ هەم نزیکە بە بەڵێ ڕۆژەڵاتیەوە ئێمە بزەبت بۆ ئامێرە ڕۆژئاوایانە ڕۆژهڵاتی ئاس بگەین چون جگە لە ئامێرەکان من سەرنجم داوە بۆ نمونە کەسانێک کە مۆسیقای پاپ یا بەڵێ. شێوەستایلەکانی تر وەک ڕەپۆڕاکەوانە لە وڵاتی ڕۆژاوا ئەیژەنەوە خەریکن نمایشەکەن بەڵێ. ئەبینی لەگەڵ خۆیان جوڵەیەکیان هەیە فعلا بەو جوڵەی خۆیانەوە بەو جۆرە نەوعی وایە. حرەکەتی لەش و لاری خۆیانەوە یان بە کۆمەڵی کەسەوە وەک دێن ڕەقسەکەن سەماعەکەن زۆر ئەوانین بەڵام کوردی وەک ئەمە وەک ئەوە ناچێ کوردی فعلا. تایبەتە ئەتباتە دنیای گۆرانیەکەوە ڕاستە آخرەوە کۆمەڵە تەسیرات بۆ لێکە یعنی بەڵێ. بۆ نمونە ئێمە ئەو کاتی دەستمان کرد بە میوزیک و لەو زروفەیە ئێمە ژێردەست بووین بڵێ دڵمانەوە نەخۆش نەبوو بچین بۆ ئامێرانە گۆرانی بە شێوازی ئەوان و حرەکات بکەین و بەڵێ. ئێمە وەکو ئاماژەم پێ ئەمە ئەو ئامێرانەمان بەکارێنا بۆ خەفەقەم و خەفەت و دەربڕینی ئەو ژێردەستیە و بەو شێوازە ئێمە تعبیرمان کرد و با بڵێن ئەو زروفەش ئێمەی دروست کرد مامۆستا تایر تۆفیق لە جێکە فەرمووی باسی لەکەنەڵن مامۆستا ئەو مۆسیقایی ئیمڕۆ لە ڕۆژاوای ژەن کە مدل لە ڕۆژاواییە لەگەڵ ئێمە فەرقی جیاوازە وەک پاپۆوانە ئەڵێ ئێمە 1500 ساڵتر دەروێشەکانمان لە خانەقاکان ئەوانیان بەکار بردووە ئەگەر جنابێت دراسەیەکت کردبێت یا خوێندبێتەوە لە مێژووە یا ڕوانی بێت بۆ ئەم سەیری مێژووی مۆسیقای کوردیە ئێمە شتی لەم بابەتانەمان بوو لە مێژووە نەک بڵین سەدا لە سەدەوە بە گیتارەوە یا ئەو ئامێرە ڕۆژاوایانەوە کراوە بەڵکە لەوانەیە لە دەهوڵی خۆمانە لە دەفی خۆمانە لە دایرەی خۆمانە بەڵێ. لەوانە جارجار خۆی ببینێتەوە بەڵێ خۆی لە ئێستاش تا ڕادەیە گۆزانام ئێستا تۆزێک کەمتر بۆتەوە بەڵام وەکو مێژوو ئەو ئامێرانی کە کاتی خۆی ئەسفیان پێکردووە لە خانەقا و بە بڵێن لەو شوێنە دینیانە زۆر حرەکی بوون زیات بەڵێ. بە بڵێن مەسەلەن خۆ ئافریکا دەرێژ عەبدوڵا ئەو ئامێری دەفی ژەنی و دەنگی زۆر خۆش بوو ئەو هەموو گۆرانی و ئاوازە خۆشە زۆر بە حرەشی یعنی شتەکانی کردووە لەبەرەوە دەوریشیش بە دەوری سەمایان کرد بەڵێ بە دەوری شا سەما کراوە و مەراسیمی دینیش کراوە لەبەرەوەش زۆر دوور نییە لەو سەمایی ئەمان سەمایەکی دینی ئیجتیماعی ئەویان سەمایەکی ترە ئێمەش ئەومان هەیە بەڵام بەو شێوازانە مەسەلەن لای ئێمە عازفکەمانێک ناچێوا خۆی بجوڵێنێت بەڵێ وایە لەبەری وە کۆرەوە نەژوتم ئێمە واتوین مشکلەکەی ئێمە لە دڵتەنگی واتوین قەت لە خۆشیان نەبووین قەومی کورد قەت لە خۆشیان نەبووە تا گیتار لێ خۆی هینگات خۆی بجوڵێنێ ئەوە ینی ئەوە سەبەبەکەی بەڵام لە خانەقاکانە لە شوێنە دینەکانە بزەبەت حرەکات زۆرە بوو بە ئامێری دەفوو بۆ ئەمێرانی کە ئەو کاتە بەکارێنێنا کاک عتایوە بەحزە گۆرانیکتان و تۆ یا بەحز ئاوازێکت داناوە بۆ خەڵکانێکی تر کە دوایتی نەسەرەوە ئاواز بۆ کێ داناوە بەڵام ئەبینی ئەم تێکستە تێکستێکی نیشتمانیە بەڵێ ئەم تێکڕاوی تێکستی نیشتمانیە لەگەڵ ئەم جۆرە مۆسیقا چۆن یەکە گرنەوە حەزەکەم باسێکی پێ بەڵێ تێکستی نیشتیمانی تێکستی نیشتیمانیە بە هەر ئامێرێ بێ تۆ هەست و ناخی خۆ لە گۆرانیان دەرەبڕی بەرەوە تۆ گەر بە شێوازێکی ڕاپ بیڵێ بە شێوازێکی بە هەر شێوازێک لە شێوازەکان ئەم تێکستە نیشتیمانێت تۆ بۆ نیشتیمانەکە و بۆ نەتۆکەی خۆت ئێڵێ گرنگەوەی تۆ ئێڵێ بەڵام بەو ئامێرانە تۆ ئێمە جوانێکی تربان ناواتێ توانیمان ئەم ئامێرانە بخینە خزمەتی و تێکستە نیشتیمانی و بین دوو زەمەنە و لەو سەردەمەی خۆیان بین بە وەکو ئەدەبێکی مقاومە وەکو هونەرێکی مقاومە بۆ شێوازە توانیمانە خزمەتی بکەین و ئێمە ئامێرەکان استیغلالکەین بۆ خۆمان یعنی بۆ مەسلحەتی خۆمان گونجانومانە لەگەڵ گۆرانەکانی خۆمانە تابعێکی کوردەواریمان ناوەتێ اینجا تێکستە نیشتیمانەکان ماوەتەوە ئێستا پێم خۆشە ئەو پەنجە جوانێت بە گیتارەکە و مەرحەڵەتی قورگیش لەوانەیە تەواو نەبێت بەڵام پێم خۆشە ئەگەر هەر کەم لە گۆرانیەکان ئەوانەیە کە خۆت داتناوە یا بۆ کەسانێک تر بیژنی بۆ بینەرانی بەڕێز بڵێ بێتەوە بەر لەوەی بمرم
كي وروجدي كيشقي نادرم بدل تورني هوالي بي بيقرم لاجين شوانم دري بوي بيتوا بلوي بمرم كي روجدي كيشقي نادرم Ayçın halımdan neylim berva Jini şevanem dılay beberva دەمەگەت خۆش بێت دەست خۆش بێت گیتارەکەت گرت بە دەستەوە و بەڵێ ئەمنیش بردەوە بۆ دنیایکی تر زۆر سپاس دەکەم بەڵام جگە لە گیتارەکە چەند ئامێری مۆسیقای ترەژنی بەڵێ من لە ڕاستیە من عازف گیتار نیم بەڵێ بەڵامەوە هەر حەزی خۆ خۆشمەیە ئامێرێکە زۆرم خۆشێ ئەجنا من ئاسفی و ئامێرە نیم ئەو ئێستا حەزم کرد شتێکی لێ نییە بەسە کیبۆردێک وانی لێ نەبوو بۆیە من ئامێری کیبۆرد ئەژنم بەڵێ عازف درامز زۆر بەباشی ئەژنم بەڵێ ئیتر هارمۆنیکا ئیتر باز ئەو ئامێرانەی با بڵێن کەمانچە نازانم ئیتر لە زۆر ئامێرەکان نزانم شارەزای تر تقریبا یعنی نابەتەواتی نەبەتەواتی بەڵام ئامێری درامز زۆر بەباشی ئەژنم بەڵێ ئەو هەر لە مناڵیەوە خەریک ئەوە هەریتر ئیشی خۆمە مەجموعەیەک گۆرانی داناوە وە خەڵکانی تر و تویان دەخۆت نەدوتوێتەوە بەڵێ پێشەوەی بچمنە ئەو گۆرانیانەی کە بۆ خەڵکدانەوە بۆچی خۆت گۆرانیەکانی خۆت ناڵیتەوە بەڵێ زانی ینی خزمەتکردن بە هوەر هەر خزمەتکردنە من بم گۆرانی بێژی چکە بێ بە بڵێن هەر کەسێ بێ گرنگوێت تۆ خزمەت بکەیت من ئەومە بژارد کە حەزکەم هاوڕێکانم گۆرانی بەشەکانی تر بڵێن با بڵین لە ساڵی هێشتا و شەشە لەبەری قوتابی بووم لە زانکۆ بەڵێ هاوڕێکانم کە کەمال مەحەممەد و سالار مەحموو سیدیەکیان تۆمار کرد با بڵێن شریت ئەو وەختە سیدین ئەو وەختە من ئیتر لە با بڵێن من ئەو مەجالم نەبوو ئەوانیش دەنگیان خۆشە دەنگیان خۆش و خەڵ یعنی ئینی گەنجی ئەو سەردەمە و دەنگخۆشی ئەو سەردەمە و ئەو زروفە ناخۆشە و ئێمە ئەمانیژر چۆنێ بێ کاسێتی بڵاوکەینەوە و بڵینەوە تاینە ئەو نییە و نەرمانەیەوەیکین نەرەکەکەین ئەو بوو من گۆرانی کوا ئێوارەمە بە کاکەمال کاکەمالوتی گۆرانی ئەترسم بمرمما بە کاکسەلار مەحموو ئەوتی خۆم سینەی پڕام ئەو کاتە دووسێ ئاوازی تر هەری من بوون لە شید با بڵێن لە کۆی هەشتراک شەشی من بوون بەڵام من ئێمە ئەمانیست ئەو سەردەمەوا بوو ئەو سەردەمە خۆتە ناخوێنەوە زیاتر ئەویست هونەرەکە شتێک پێشکەشکیت پەرە بسێنی بەڵام ئەوە خۆکێتی بەڕاستی ئینسانیش نابێ نانی بێ نانێ بە زاغی ناخورێ وایە من حەزەکەم باسێک لەو بگە کاگعتە کە ئەو گۆرانیانەی بۆ هونەرمەندان داتناوە من ناوی کەس نابم کا بڵێم بەڵام بیستومە چەند هونەرمەندێکن کە لەم بواری مۆسیقا گۆرانی ئەڵێن وە ناوبانگییان هەیە پەروەردەی دەستی جنابتن و لەسەر دەستی جنابێت ناوبانگیان دەرکردووە لەوانەیە گەر بۆ خۆیان گۆرانیان بۆ تایە چزانم بە شێوەیەک تر بواە حەزەکەم باسیکی بکەی فەرموو بەڵێ وەڵا من زۆر پێخۆشحاڵم بۆی کە ئەو گۆرانیانە کە من ئەو ئاوازانی من دامناون بە تایبەتی کاکەمال و کاکسەلار حەقێکی جوانیان ناوەتێ زۆر بەباشی بتوانە هەر ئەوەش سەبەبەکەی کە بە زۆر بەباشی بە جوانی چۆتە ناو خەڵک و گوێی بیسەرانەوە و منە هەر کەسێک کە ئاوازم مابێتێ پێی دەرکەوت بێ من سپاس یەکەم
گە بە شێوە جوانەکەی باسی من بکە یعنی قۆتەکە نایە بەخۆی بڵێ من خۆمم ئەو نییە یعنی من بەڕاستی هیلاگە بم تێکس دەنووسم ئاوازدانێ مەشغوڵە بم وانە وایە هەر هیچ نەبێ یعنی ئەگە سپاسەکەش نەکە نەڵێ خۆمم قۆتەکە خۆمم ئاوازەکە هیچ نییە تێکستەکە هیچ نییە گەر خۆم نەبم وانە وا دەرناچێتی گەیشتم مجموعی گۆرانی بۆ کەماڵ محەممەد داناوە یەک لەوانە کە وتوێتەوە یارانە بەڵێ کە حەزەکەم باسێکەوە بکەی ئەو تایبەت ئەو گۆرانیان تایبەتە کە بەس بۆ کەماڵم داناوە بەڵێ ئەوە بەڵێ تایبەتە بەکەکەمان ئەوە لە ساڵی 96 دامناوە بەڵێ لە یۆنان ئیترەوەنی غەریبی و بەڵێ لێ ئەو گۆرانی داناوە غێری ئەوانە کامە گۆرانی ترنی بۆ کاکەمان بەڵێ اینجا بڵم کامە زۆرە وەڵا ماشەڵڵا لەگە چونکە من زۆری بۆی کارەکان لەگە کاکەمانەیە بە زۆری کارەکانی ناتوان تهدیدی کەم بڵێ یعنی بە زۆربەی زۆری ئاوازەکان بۆ کاکەمان بۆ ئەی تێکستەکانی زۆری نی خۆم نووسی زۆری جار بە خۆت نووسیتە بوو هەندێکشی حەمە عومەر شاعری گەورە حەمە عومەر عوسمان گەڵ هیوا ئەحمەد ئەو برامە گەڵ با بڵێن ئەحمە محەمەی شاعری بڵێ بەڵام زۆری خۆم نووسیمە زۆری تێکستەکان چکە بەڕاد لە ڕاستیە من کە ئاواز دانیم لەسەر بە تێکستەکانی خۆم داێنم چکە من ناتوانم هەموو دەقێ کتێبێکی شعر بگرم بەدەستم و جا دانانی ئاواز تۆ نابێ ملزەمبی بە شعرێکەوە ئیلا ئەهلەوێ ئەوە بێ چکە جاری وایە تۆ دوو کەلیمە پێویستەکە لە شعرەکان نییە پێویستەکە شتێککە بڵیتەوە لە دوای ئەوە بووی مەسەلەن بۆ نمونە زۆر گۆرانی وایە ئەی یارانە یاران بگەن بە فریام ئەوە لە شعران ناچێتە چوارینەوە ئەو شتانەوە بۆیە کە خۆم تێکستەکان نووسم ئاوازێکی سەرکەوتووتر بەڵێ کە تێکستەکە سەرکەوتووترە بێت ئاوازەکە سەرکەوتووترە بێت دوای ناخی خۆتی خیتە سەر وەرەقەیە جوانترە بێت ئەنی فەرقی زۆرە کەسێکی گە شعرێکی نووسیوە ناخی تۆ نییە تۆ ئێڵیت تۆ تەرحینیەکەیت یاران لەگەڵ ئەو یاران بگەن بە فریام گیان یا هەریەک هەرەوەیە کەوایە با بچین گوێمان لە ئەو گۆرانیە بێت و دوای بینەوە بۆ درێژەی بەرنامەکە بڵێن بەیە باوانەکە دڵبریندارم پێی بڵێن توخوا دڵم ناشکێنێ من دڵشکاوم پێی بڵێن بەیە باوانەکە من دڵڕەنجاوم پێی بڵێن توخوا دڵم ناشکێنێ من دڵشکاوم ئەی یاران یاران بگەن بە فێ
بەتاقی تەنیا ئەی یاران یاران بگەن بە فێریام بێو نەمام بێو سوتەم بەتاقی تەنیا بەتاقی تەنیا ئەی یاران یاران بگەن بە فێریام بێو نەمام بێو سوتەم بەتاقی تەنیا دڵەشکێنێ تاوانم چییە تەنیا تاوانیم دڵم خۆشەویستیە ئەی هاوار هاوار ڕۆی بەجێم دێڵێ لە نامۆی غورباتیمدا چیم بە سەردینی ئەی هاوار هاوار یار بەجێم دێڵێ لە نامۆی غورباتیمدا چیم بە سەردینی